یەک سانیە و یەک دەقە لە لات نامێنم. ئەلۆ کچم. باوکە وەرە بە دوامدا، من یەک سانیە دیکە لە لایە و پیاوە ناژیم. کچم ئەو قسەیە چییە؟ شتی وا کو دەبی؟ باوکە من وا دێمەوە. کچم شتی وا کو دەبی؟ نابی مار و مێردی خۆت بەجی بێلێ. نابێ باوکە من ناتوانم لێرە بژیم، هەناسەم بۆ نایە لێرە، چیتر لێرە ناژیم، دەڵێم وا دێمەوە. سەبر بگرە کچم سەبر بگرە، ئێستا بە خۆم دێم. باش چاوەڕێتم باوکە گیان. بابا ئەمن ئەو ژنەی تەلاق دەدەم. کوڕم ئەو قسەی دەکەی؟ تەلاقی چێ حالی چێ؟ بابا جان تەحەمبلم نەمایە هیچ تەواو. باشە پێم بڵێ ئێستا لە چێن؟ لە ماڵێنە بابا. سەبر بگرە کوڕم سەبر بگرە، ئێستا بە خۆم دێم. باش خواپس. ئەوە ژیانم تێداما لاجان بۆ دەگری لە سەرەتا نەدەبووە هاوسەرگیریەت کردبە. خۆم غەڵەت بووم، غەڵەتیەکە لە خۆم بوو. ئەوە چییە؟ خۆی بچی دەزانێ، خۆی بچی دەزانێ، بە حورمەتی بە خۆمەکە، بە خێزانەکەم دەکا، بە دایکم دەکا، بە باوکم دەکا. بۆ ئەو تۆ چی من چیم؟ وهازانی یەک سانیەکە لە لات دەژیم؟ زۆر هەڵەی.